هاوشێوەی سەرجەم ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان لە قەزای چەمچەماڵیش کە بە تەنیا 20 بۆ 30 کیلومتر لە کێڵگەی غازی کۆرمۆرە و دوورە قەیرانی غاز بەردەوامە. ئەمڕۆ بەشێک لە بریکارانی غاز و خاوەن نانەوەخانەکان بۆ داواکردنی غاز لە بردەم قایمقامێت گرت بوونەوە، چونکە وەک خۆیان دەڵێن بڕێکی کەم غازیان پێدەدرێت و ناچارن بەدار یان بە نەوەت ئیش بکەن. ئەمەش دابینکردنی بژێوی ژیانیانی قورس کردووە. ئێمە وەکو نانەوەخانەکانی قەزای چەمچەماڵ ئەمڕۆ کۆبوونەوەیەکمان ئەنجام داوە. ئەمە بۆ جاری یەکەم نییە، ماوەی 2 دانە هەفتە زیاتر ئێمە بێغازین، نزیک 4 بۆ 5 جار بۆ لای جەنابی قایمقام هاتینە بۆی کێشەکەمان بۆ حەلکە، کێشەکەمان بۆ حەل نەکراوە. بەشێک لە نانەوەخانەکان ماوەی هەفتەیە دوکانمان داخست چونکە غاز نەبوو، بەشەکەی ترمان هەفتەیە بە زەرەریشمان کرد، ئێستاکەش بەدار ئیشەکەین. ینی قەزای چەمچەماڵ دابینکەری غازی هەموو کوردستانە، دابینکەری غازی هەموو عێراقا، دابینکەری غازی بەشێکی جیهانە، مەعقول لە پایتەختی شەهیدانە، غاز نییە بۆ نانەوایە. جەنابی قایمقام هەفتەکەی تر هاتین بۆ لای وعدی داوتی کاکە نانەوەخانەکان 300 غازتان بۆ دابینەکەم، بە 300 قورعان 300 غاز نییە، نسبەی یەکەمترە، دایەتێک کاکزانای غازفرۆش ڕۆژ وایە 100، ڕۆژ وایە 150، ئەو 150ش بەشی نانەوەخانەکان ڕۆژی غازێکمان بەشەکە، ڕۆژی غازێکمان بەرەکەوێ، ڕۆژی غازێ تا سعات 9 ئیشەکە، بەشێکمان هەر بەرمان ناکەوێت، بەشێکمان بەداری شەکەین، بەشێکمان بە نەودی شەکەین. یعنی ئەمە 2-3 هەفتەیە یاریمان پێکەن. کێشەکەی ئێمە ئەوەیە ئەمە کە بریکاری کەرکووک بووینە هەتا ئێستا لە کەرکووک غازاتەوە، ئێستا بۆ ئەم حاڵەوە هیچ غازێک نایە، کە هیچ غازێک نایە لە کەرکووکەوە ئێمە ناتوانین غازەکە دابینکەین. ترەمانش کۆمەڵی مشتری 40-50 دوکانن کە لای ئێمە تا ئێستا غازیان داگرتەوە 6 بۆ 7 ساڵە. ئێستا ئەمانەوێ جەنابی قایمقام شتێک مامە کە ئەم کاسبکارانی شاری چەمچەماڵ تر کۆمەڵە لێفە فرۆش و نانەوا و دوکانی شیرنی و کارگە و مەعمەلین ئەمانەی ئەومان بۆ بکەن کە بتوانن کۆمەڵی غاز بۆم پیاوانە دابینکەن ئەگەر یەکی ڕۆژانە بۆ 2 غازش بێت. جگە لە قەیرانی غاز خواردنگەکانی چەمچەماڵ بە پاساوی گرانبوونی پێداویستەکانی دیکەش بەشێکیان نرخیان بەرز کردوێتەوە، بەشێکی دیکەشیان نووسراویان کردو بۆ قایمقامیەت کە ئەگەر شتومەک بەو شێوە گران بێت ناچارن نرخ بەرز بکەنەوە. الحەقی شتەکان کە گران بووە یعنی تەحسیری کردە لە هەموو بازار نەک بە ئامەطعام لە هەموو شوێنێ. ئێستا جاران 100 کیلۆ تەماتەمان داگرت ئەو پەڕی بای 50,000 بوو بای 60,000 بوو، بەڵام ئێستا بووەتە 200,000، یعنی 100 کیلۆ دووقات و سێقات بووەتەوە. وەڵی بەدار ئیشەکە غاز دەست ناکەوێت، غاز نادەن لە ڕووی گۆشت و شیشەوە. ئەرە وەڵی گۆشتی هەر یعنی لە سعرا نایە، وڵی بە ناچاری ئارە وەڵا بۆیە بەرزمان کردایەتەوە، چونکە نەک من زەرەرێ زۆر بەڕەوا وڵاتیانە گاگەر سعرەکانیان نەگۆڕن. قایمقامی قەزای چەمچەماڵی چارەسەری کێشەکان بە کۆتەهێنانی شەڕ و ئاڵۆزی ناوچەکە دەبەستێتەوە و دەڵێت هەوڵەکانمان بۆ چارەسەری کێشەکان بەردەوام دەبێت. یارە خۆتان نەزان بەهۆی ئەم قەیرانەوەی کە هەیە غاز کەم بۆتەوە ئێستا لە هەموو کوردستان، ئێمەش بە دەرنی نەو شوێنانە، بەڵام خۆشبەختانە وردە خەریکە کێشەکە بەرەو چارەسەرڕوە. ئەمڕۆ ئێمە ئەو چایخانەکان و شیرینی و ئەوانی کە شیرینی دروست دەکەن سەردانێکیان کردین بە مەبەستی دابینکردنی غاز بۆیان، هەر یەکسەر بڕیارماندا لە بەیانیەوە غازیان بۆ دابین بکەین لە ڕێگەی وەکیلەکی خۆیانەوە بۆ چارەسەرکردنی گرفتەکەیان. سەبارە بە لەفە فرۆشەکان من لیژنەی ئابووریم ڕاستپارد و ئەوانە بە دیراسەیەکی باشی بکەن. خۆتان نەزانن گرانکردنی لەفە مەسئولیەتێکی گرانە، سبەی ڕاستە ئەوەی کە لەفەکە ئەفرۆشە لەوانەیە قازانجکە، بەڵام هاوڵاتی زەرمەند دەبێت. هەرچەندە هەفتەیەک زیاترە شەڕی ئێران و ئەمریکا وەستاوە، بەڵام هەرێمی کوردستان کە لایەنێکیش نییە لە شەڕەکە تا ئێستا بە تەواوەتی دۆخەکە تێیدا ئاسایی نەبووتەوە. ئەماش نیگەرانی لای هاوڵاتیان دروست کردووە. ڕێبین محەممەد، مناڵی پەیام، چەمچەماڵ.